بینەرانی عزیزی کورسات ئەم کاتتان باش خۆشحاڵم لە بەرنامەیەکی نوێی وێنەگرافی دێنەوە دیداری ئێوەی عزیز و خۆشەویست پەروەردەکار و کەسایەتی خۆشەویست مامۆستا حەمە عادل کەریم حەڵواچی ئەم هەفتەیە میوانی بەرنامەی وێنەگرافی دەبێت. مامۆستا حەمە عادل یەک لەو مامۆستا و پەروەردەکارانەیە کە ساڵانێکی زۆر خزمەتی بواری پەروەردە و فێرکردنی کردووە. لە ماوەی ژیانی خۆیدا وەکو مامۆستا وەکو ستافی ئیداری دواتریش وەکو سەرپەرشتیار توانیوەتی خزمەتی گەورە بکەوە جێدەستی لەو بوارەدا دیارە. خاوەنی ئەرشیفێکی دەوڵەمەندی وێنەیە لە چەندین شوێن لە کوردستان و لە چەندین قوتابخانە خزمەتی بواری پەروەردە و فێرکردنی کردووە. لەم بەرنامەی هەوڵ دەدەین بچینەوە بۆ ئەزمموی دەوڵەمەندی مامۆستا حەمە عادل چیرۆکی وێنەکانی ئەو باسەکەین. مامۆستا جانم کاتت باش. ئەم کاتەوە باش. زۆر سپاس بۆ جەنابەت چاومان ڕوون بوو. مەمنون سپاس بۆ جەنابەت تەندروستی چۆنە ئێستا؟ الحەمدولله دیارە جەنابەت لە 2020 پێما بێ خانەنشین بووی. ئێستا زیاتر بە چیەوە سەرقاڵی؟ وڵا زیاتر یەک دوو گروپی برادەرانی سەرپەرشتیاران هەیە تر وەردەوردە لیان تەقاوتە بێ و هەیە هێشتا لە وەزیفەیە بەملا بۆ لای مانگی دوو جار سێ جار بەملا ئەبینم ینی زوو ئەچنە دەرەوە بەس گروپەکانتە ناوی هەیە گروپی 6 زائید 1 6 ناقص 1 ئەو ناوانەتان بۆ لێ هەر کەسێ بێتە گروپەکەەوە یەکەم جار بە فعلی وەری ناژیرێ زایدێکیشی بۆکەین احتیاط دەبێ ئەگەر چالاشەکانی هەمووکو پێویست تیاب ینی هەموو مەرجەکانی تیا بوو اینجا بێ بە ئەندامی مەرجەکانتان چێ بۆی لەو گروپەیەکێک بێ وەڵی ئەبێ ینی لە ئیشەکانە بەشدار بێ خۆی نزیێتەوە لەگەڵ پێوتنە لە گروپەکان کە حازر بێ نەڵێ ئەم هەفتەیە بۆم ناگرێ و هەفتەکە لەگەڵ وتمان ئەڕۆی نەبێ حازر بێ. ئەم گروپە مامۆستا خۆشەویستانە وڵا شێخ باقیە مامۆستا حەمیدە ئەمانە سەرپەرشتیارن مامۆستا قادرە مامۆستا بەکرە منم یەک دوانیشی کەشتمان لەگەڵ ڕێز و خۆشەویستیمان بۆ هەمویان هەیە هەمیان مامۆستا پەروەردەکاری عزیز و خۆشەویستت دەستەکان خۆش بە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەوانیش هەیە. مامۆستا ئێوە دیارە جەنابەت لە سلێمانی لە ناوەڕاستی پەنجاکان لەگە ڕێژی کانێسکان لەدایک بوویت. بەڵێ نازناوی خێزانی ئێوە حەڵواچییە. بەڵێ بۆچی ئەم لەقەبە؟ وڵا کاتی خۆی پێشۆی من لەدایک بم یان پێشەوەی باوکم ینی دایکیشم بێنێت باوکم سێ ژنیە ناوە پێشەوەی دایکم بێنێ دوکانی حەڵواچێتی هەبووە یەشێ بۆ لە حەڵواچێ بە ناوبانگەکان بەڵام ئێستا لە کتێبی حتا شاری سلێمانیشە ناوی ئەو نەهاتۆیتە نازانم بیریان چووە لیان نەکۆڵیوەتەوە. لەکوێ حەڵواچی بوو دوکانەکەی لەکوێ بوو؟ پاڵ قەیسەری مەحەی دگل نزیشی مەیانی ماستەکە. تۆ بەبیری باوکدە و دوکانی هەبوو قەت چوویتە دوکان بۆ لایەن؟ ئەو وەختەی کە من ئەچوومە دوکانەکەی گۆڕی بوو بە دوکانی ئەتاری. بەڵێ تۆ حەڵواچێتی نەکردووە نەشبێتیم نەکردووە نەوەڵا بەس ئەسبابی حەڵواچێتێکەکەمان ئێستاش ماوە. ئەو دوکانی ئێستا ماوە؟ ئەو دوکانم ماوە ئێستا برایەک میتیایە دوکانی پێڵاوی پێوە هەر دوکانێکی باوکدیانی کۆنەکانێ دەستەکان خۆش بە دیارە باوکدیێک بوو لە حەڵواچە کۆنەکانی سلێمانی. پێم خۆشە هەندێک وێنم لەلایە ئەمە وێنەیەکی جنایی باوکتە؟ ئەمە باوکمان بڵێ لە 1994 لەدایک بووە. 1994 کەی کۆچی دوای کرد؟ 67 بەڵێ دیارە تۆ تەمەنە زۆر نەبووە کە باوکت نەوەڵا لە 5 ابتیدایی بووم ئەمری خۆی کرد. ڕاستە ئەمە شەر وێنەیەکی تری باوکتە دیارە؟ ئەمە باوکم لەگەڵ دراوسەیەکی و زۆر ڕەفیقیشی بوو ناوی حاجی فەرەجە هەمیشە دوکانەکانیان بەتەنی ژێکەوە بوو هەموو شتێکیشیان بەیەکەوە بوو. زۆر ڕاستە. ئێوە پێما بێوتە باوکت 3 جار هاوسەرگیری کردووە چەند خوشک و براون؟ وەڵا 10 خوشک و براین. 10 خوشک و برا. بەڵێ لە هەر سێ هاوسەرگیریەکی باوکت؟ لە هەر سێ هاوسەرگیریەکە. تەمەن درێژ 4 برا و 6 خوشک. بەڵێ تەمەن درێژ ئینشەڵا. ئەمە وێنەیەکی جەنابی دایکتە؟ ئەمە دایک بۆ خوشکە گەورەکەمە. خوشکە گەورەکە؟ بەڵێ. دایکت ناوی چی بوو کچی کێ بوو؟ مەلەک هەر ئامۆزای باوکمە. پێمە بێ دایکت و باوکت زڕگوێزین؟ هەردووچیان زڕگوێزین لە ئەسڵ. لە ئەسڵ بەڵام زوو هاتوونەتە ئێرە و لێرە دیارە باوکت دەستی بە ئیش کردووە. لە سەفەربەلکە هەمویان چوون بۆ کەرکووک ئەو برایەیان کە باوکی دایکمە لەوێ ماوەتەوە ئەمایتر هاتوونەتەوە بۆ سلێمانی لە سەفەربەلکە هەمویان ڕۆیشتون. زۆر ڕاستە. بەڵێ کەس لە براکانت ئەو پیشی حەڵواچێتی وەرنەگرتووە ئێستا لی بزانەیە هیچمان لی نازانی.
دەستەکانە خۆش بێ و ڕۆحی ئەوانی شاد بێ. ئەمە وێنەیەکی زۆر مناڵی تۆیە. بەڵێ وێنەی یەکی سەرەتاییمە، یەکی سەرەتایی وێنێ داوێنێ تەسەوڕەکەم سەرەتای شەستەکان بێ. بەڵێ بە ستایلی خوشوش زۆر جارە مامۆستا ئاوا ڕێکت کردو و سپۆرت. تر بۆ مەکتەب ڕسمەکە ژیراوە مەزبوط کردویان. دیارە جەنابەت لە کانسکان لەدایک بوویت. بەڵێ بە زۆر لە کانسکان نامێنەوە ئەچنە قەزازەکان. بەڵێ یانی تقریبا توانین بڵێن سەردەمی مناڵی تۆ زیاتر لە قەزازەکان زیاتر ئەوەی کە فامم کرد بێتەوە لە قەزازەکان بوو. هەر لەوێ چوویتە قوتابخانە؟ لەوێ چوومە قوتابخانە. لە یەکەم قوتابخانە کوێ بوو کە دیارەکە لەو ڕسمی ئەوە ڕسمی قوتابخانەکەت؟ مەکتەبی بێکەس لە پشتی لای ماسی فرۆشەکانی ئەسابەسوی بوو. مەکتەبی بێکەس خانوو بوو. یەکەم جار لەوێ چوویتە قوتابخانە. ئەو خۆتان ماڵتان لەکوێ بوو؟ نزیکی ماڵمان لە قەزازەکان مزگەوتەکە بووین؟ بەڵێ بەرامبەر مزگەوتی قەزازەکە. زۆر ڕاست. تۆ لە قۆناغی سەرەتایی دیارە ئەمە شەروێنێکی تری مناڵیتە؟ ئەوەی مناڵیمە لە کانسکانە ئەمەیان. کامیان توی مامۆستا؟ ئەم پسکۆلەی خواری ئەو پسکۆلەی خواری خواردوویتە. تەسەوڕەکەم لای تەمەنی 1 ساڵ بێ ها؟ لە دەوری 1 ساڵ 9 مانگ دەما. ئەوانەی ترشیان لەگەڵتە؟ ئەمە فازیلی برامە، برا گەورەکەمە. ئەمەش ئامۆزامە، ناوی هیوایە. وێنەیەکی زۆر جوانی مناڵی و کاتێ دیارە وێنێ پێما بێ 56 وانێ. ئەمە شەروێنێکی تری مناڵیە؟ ئەو وەختە وێنەگرە هاتنە ماڵەوە. ڕاست. تۆ ناچی بۆ وێنەگرن، باوکم ئەینار بە شوێن وێنەگرێکە هاتە ماڵەوە ڕسمیەگرتی. ئەمە خۆم و جەمیلەی خوشکم و فازیل ئەوەی کە لەسەر تەپڵەکەەوە ساو جەمیلە لە کوردیەکەش کاک فازیلە ئەوەی ئەم لاشیان ترواکەی پێڵن ترواکەم لەبەرایە ئەوە منم. دەستکار خۆش بێ وێنەیەشی ئەو تەمەنەیە. ئەمە شەروێنەیەکی ئەوە لە جەژن ناچوونێتە سەرجادە. زۆر ڕاستە جلی کوردی لەبەرایە و بەڵێ ئینەکەت شۆر کردێتەوە سەر شەڕواڵەکەتە. لە جەژن ناچوونێتە سەر جادە. ئەمیش هەر من و فازیل و جەمیلەی. مامۆستا ئەو تەمەنەت بیرە؟ هەروەڵا ئەو تەمەنەم بیرە. لە پۆلی چەند بووی ئەوە؟ ئەوە لە پۆلی یایەک بوو یا دوو بوو. یایەک بوو یا دوو بوو. تەسەوڕەکەم ئەوە 60ەکان بێن 62 63 ئەوانەیە سەتەمەنی ئەو ڕسمە. بەڵێ 6 ساڵە. هەروەڵا دەستەکان خۆش بێ. لە قوتابخانەی بێکەس زۆر نامێنیتەوە، هەر لە قۆناغی سەرەتایی کۆمەڵی قوتابخانەت گۆڕیوە. بۆچی؟ وەڵا قوتابخانەکان شوێنەکانیانە گۆڕانەکانە. بەڵێ هیچیان ئەسحابەسی بوو. کاتێکم زانی چووە لای بڵین بەرامبەر ئەو تاوەرانی قەیوان ئێستاکە هەیە چوە ئەو منتیقەیە زۆر دوور بوو بۆ من. ڕاست. مەجبور خۆم نەخڵ کردەوە بۆ ئەسحابەسی بۆ سەلاحەدینی دووەم. دوای ئەوەش دوو مەکتەب بوو بەیەکەوە جێمان نابووە، بردیاین بۆ سامونکەران، لەوێ چوونە مەکتەبی شێخ سەلام. شێخ سەلام. بەڵێ ئەو ساڵانە لە قوتابخانەی شێخ سەلام ئەمە وێنەیەکی پێما بێ ئەو قۆناغەیە مامۆستا. بەڵێ ئەمە وێنەیەکی پۆلی شەشی سەرەتایی. شەشی سەرەتایی ئەوەی کە دەستی هەڵبڕیەوە من دەستمە هەڵبڕیەوە دیارە مامۆستا پرسیاری کردووە. مامۆستاژ مەحمووە فەنیە زانستی پێوتین، هێشتا لە مامۆستا زۆر چاکەکانی ئەو زەمانە بوو. ئەم وێنەیە لە ناو قوتابخانەی شێخ سەلام ژیرا؟ بەڵێ ناو قوتابخانەی کامیان توی مامۆستا؟ ئەوەیان منم. ئەوە لەو سەر لای پەنجەرەکە؟ بەڵێ نزیکی پەنجەرەکەیە. بەڵێ. مامۆستایش بە پێوەستاوە؟ ئەو مامۆستا مەحمووە. ڕاست. مەحموو زانستی پێوتین. ئەم کەسانە ئەم هاوڕێیانە دێسە کەسیانە ناسیتەوە لەو خۆ من ڕستم لا نەمابوو. یەکێ لەم برادەرانم بەلەو بەداخۆ ناوەکەیم بەڕاستی وێنێکی زۆر جوانی و کاتەیە شانسیشتان هەبووە ینی وێنەگرەکەات و ئەوە لە پۆلا و ڕسمی گرتون و تا ئێستا وەکو یادگاری لە ئازایەتێکە هی مامۆستا مەحموو. زۆر ڕاست. حەزی لە نوێگەری بوو. ڕاست. ئەمە ژوێنێکی مناڵی تۆیە کوردی وەڵام لە کوردیەکان ستایلەکەی زۆر جیاوازە مامۆستا. بەڵێ بڵین هینە ڕانک و چۆغێ بەس بە قوماش دروست کراوە. ڕانک و چۆغی قوماشی ئاسەکە تێناوەتە خوار ساڵانە دیارە لەوانەیە بوو بێ مۆدێلی فەقیانەش بوو فەقیانەش پێ. زۆر ڕاست. ئەمە وێنەیەکی ئیتر تەمەنی تقریبەن هەرزەکاریە و گەورە بوویت ئەمە؟ بەڵێ ئەمە لە ئادادیا گرتوومە. ئادادیە؟ بەڵێ ئەمە ئادادیە. بیری دێن مامۆستا وێنەی لەکوێ گرتووە؟ وەڵاهی وابزانم لای بەردێکی سەرا وێنەگرێکی لێ بوو. بەڵێ لەوێ گرتووە. زۆر ڕاستە. لە شێخ سەلامەوە بۆ ناوەندی چوویتە ناوەندی؟ بۆ ناوەندی ئەزمەر. ئەزمەر. هەر دوای ناوەندی ئەزمەر خۆشی ناوەکەی گۆڕا، ینی کە سێمان تەواو کرد بوو بە ئامادەی ئەزمەر. هەر لەوێ شوێنەکەی گۆڕا. یەکەم جار لای دارتەلەبە بوو بڵین گۆیژەی ئێستا، دوایی چووە سەرەوە لای سەردەکە. بەڵێ بەڵێ.
کۆمەڵێک وێنەی و قۆناغەی تەمەنی تۆ کە ئەو ساڵانەی لە ئامادەیی بوویت دیارەترەمە کوڕانی ئەو ساڵانی سلێمانی پانتۆڵی شارستۆن و قژی درێژ و خۆم و فەریدونە ئەمریخای کردووە لەگەڵ زانە ئێستا لە بەریتانیای ڕاست ئەو شوێنە کوێ مامۆستا ئەمە سەرچنارە ئەوختە سەرچنارەوە سادە بوو ڕاست ئەمە ژوێنێکی تری هەر ئەو ساڵانەی تەمەنە سەرچنارە و هەرە سێ برادەرین بەیەکەوە دیارە زۆربەی وێنەکان مامۆستا لە سەرچنار ژیراوەنیانی زۆر چوونەتە سەرچنار گەنجی ئەو کاتی سلێمانی ینی ئەو هەر سەرچنار هەبوو پیا بۆی بچێ ئەو وەختە هەتا ئایلەش بە ئاربانەی دۆستی ئەچون بۆ سەرچنار وێنەیەک لەناو بەفرا ئەو بەفرە زۆرە کوێ ئەمە دامێنی گۆیژەیە بەڵێ لە مەکتەبەوە چوون بۆ بەفرباری بوو ئیزنیان نین ئێمەش نەڕۆیشتینەوە چوین لەوێ ڕستممان کرد دیارە زۆر دوور بۆ کاتشوانی بۆ بە سەرکەوتی ناڕەڵا دوور بوو ڕاست وێنەیەکی جوانە ئەم وێنەیە ئەو بینایە کە ئێستا ناوەندی گۆژی و جاران دارتەڵەبە بوو بەڵێ ئەمەش من و مامۆستا شەریفە و فەریدونە و زانای حاجی حسین مامۆستا ئەو ساڵانە ناوەندی ئەزمەر لەو قوتابخانەیە لەو بینایە بوو نە لەو بینایە نەبوو لە پشتی ئەمەوە بوو ئەمە ئەو وەختش دارتەڵەبە بوو بەس ئێمە بەفرباری بووتمان مازەری ئێرە جوانە هاتین لێ ڕاستەکەمان بیناکۆنەی کە جاران قوتابخانەی برایم پاشا بوو ئێستا بۆ بە قوتابخانەی ڕۆس ئەوە ئەزمەر بوو زۆر ڕاستە دەستەکانە خۆشوێنەیەکی هەر تەمەنی گەنجی جەناب دەپێما بێ شەر سەرچنارە ئەو ساڵانە فەریدونە و من زۆر ڕاست ئەمە شەر وێنەیەکی سەرچنارە ئەو بینای کوێ لە دواتانەوە دەرکەوتووەن ئەو بینایە وەڵاهی خێڵمان نایە پێما بێ ئوتێلەکەیە وابزانم شوێنە سەرچنار بێ لە پشتی ئوتێلەکەەوە ئێمە ئەچوین لەوێ ڕاوەماسیمانە کرد لە سەرچنار ئاوەکە لە شوێنێکا گۆماوە بوو ڕاوەماسیمانە کرد ناوەختە گۆر ماسی بچووکەر بۆ خۆشیێمانگەری ئەنی وەکو هیوایەت بوو زۆر ڕاستە دەستەکانی خۆش بێ ئەوە شەر وێنەیەکی گەنجیە سەرچنارە ئەو شوێنێ کە ماسیمان لێگەر جای من نەشمانە زانی کابرای کورەوتی ماسی وا ناژیرێ قولابگە بخەناوی ڕای کێشن خۆی پێوە بێ ئێمە ڕاوەستان تا خۆی دەمی پیاکاوە دیشتی وا نابێ ئێمە ئاوی خۆهین نییە ئاوی خوڵ نییە ئاوی تەنکە ماسەکان بە خێرایی ئەڕۆن بەنایەتەوە ئێوە ڕای کێشن گیرە بێلی ڕاستە مامۆستا لەو تەمەنە چۆن لە قەزازەکان و لە ساوکران مەسەر ئەگەشتنە سەرچنار بە چیە چوون وەڵا زۆر جار بە پێ ڕۆشتین بە پێ ئەو هەموو بە پێ ڕۆشت قەبڕ بوو آخر ئەو شارە وەختە بچکۆلە بوو هەتا حەدیقەی باخی گشتی بڵین هەتا ئەوە سلێمانی بوو لەوە بەروا دەشت بووی ترەوە بە قەبڕ جادۆمادە ڕێ لێ ناگەتی وەکو ئێستا قەبڕ ڕۆیشتی نەگەیشتنە سەرچنار خۆیگە قەبڕبی بڕی زۆر دوور نییە ئێستا جادە دووری قسوەتەوە ینی هیچ جاری واشە بوو بە ئاربانە ڕۆشین پاسیش هەبوو بەس ئێمە شکە بۆ سیحەتی خۆمانە ڕۆیشتین هەسمانەکە بە پێ بڕۆین ئێوە لێو گەشت بنە بناری گۆژە سەرچنار ئەمە ژوێنەیەکی دیارە و ساڵانێکە لە ئەزمەر بووین لە پۆلیشەشی ئەزمەر بووین ئەو مامۆستا خەسرە و مستەفا مدیری مەکتەبەکەمان بوو کابرایشی لەسەر خۆ و ئەو مامۆستا کاوسیشی تایە ئەویش کۆمەڵاتی پێوتی مامۆستا دیارە لەو ساڵانە کە ئامادەی ئەزمەر تەواوەکەی چینە زانکۆی سلێمانی و لە زانکۆ وەرئەژیری لە بەشی فیزیە باڵێن لە کۆلێژی زانست بەشی فیزیە لە بەشی فیزیە تۆ لە پۆلی شەشی ئەو کاتە باڵێن 12 ئێستا چەنە تێنە وەڵا 69 هێنا 69 نیو هەفتا لە هەندەسەی کارەباوەرە گیرا کە ئەوە ساڵانە دەرەجە زۆر نزم دڵخوازی خۆم هەندەسەی کارەبا بوو نیو دەرەجەی مابوو نەگیراوەڕڵە چیتە فیزیە لەبەر ئەوە کە کچەکەم گەورە بوو وتم چۆرە هەندەسەی کارەبا بالفعل هەندەسەی بۆ کردێتەوە فیزیات خۆشەویست کە چیتە ئەوێ یان وەڵا چکە هەندەسەی کارەباش هەر وەکو فیز هەر مەوزوعەکە فیزیاویە حەزم لە فیزیا هەبوو بەڵێ هەر لە ئامادەیشە لە فیزیا باش بووم و حەزم لێ بوو فەوزی ڕەمزی مەلامارف ئەو فیزیای پێوتین لای خۆشەویست کردبووین ئەوەی ڕاستی بێ ڕێز و خۆشەویستیمان بۆ مامۆستا فەوزی هەیە ئەمە
کۆمەڵێک وێنەی ئەو ساڵانەیە کە تۆ لە زانکۆی سلێمانی خوێندووتە دیارە تۆ لە ناوەڕاستی هەفتاکانشتە زانکۆ لە ساڵی 1970 زانکۆ تاواکە و کاتێک هێشتا باڵێن زانکۆ هەر لە سلێمانی و هێشتا نەچۆتە هەولێر وێنێشی تۆ کۆمەڵێک لە هاوڕەکانتە دیارە لە بەشی فیزیای ئەو کاتەیە بەڵێ ئەوە من و شارای هاوڕێمە و یەک دوو برادری کەشەوانە خەڵکی کەرکک بوون لەگەڵمانە بوو زۆر ڕاستە ئەمە وێنێکی ئێوە لە پێما بێلایەکێک لە تاقیەکانی لە تاقیەکەیە گرتومانە بەڵێ تاقیگەی چیمیای ئەوەختە لە پۆلیە کا چیمیاشمانە خوێن من بە حاڵ سرم لە دواوە دیارە چێ بوون مامۆستاکانتان مامۆستا کورد بوون یان زیاتر وەڵا هەندیمان هەبوو چیکۆسلۆڤاکیمان هەبوو بەریتانیمان هەبوو یەک دوانیشی عەرەبیتیا بوو کوردیشی قسەیانەکردن بەریتانی گرفتی گەورەمان ئێمە ئەوە بوو لە پۆلیەکە مەجبور فیایە من لە ئینگلیزیا زۆر باش نەبووم بەڵام مەجبور چکە مامۆستاکان هەر بە ئینگلیزیە مەجبور کەوت بە قاموس و بێنەوە بگرەوە تا بە تەواوی خۆم فێری ئینگلیزی کرد دوایی لە خەلەکان بوو مامۆستای ئینگلیزی ئەو ئیسفادەی هەبوو دەستەکانە خۆش ئەوە وێنەیەکی قۆناغی زانکۆی بەڵام ئەو وێنەی سابوونکەرانە بەڵێ لە سابوونکەرانەوە بەرەو قەزازەکانە ڕۆی ئەمەش خۆم و خەباتە و ئەوەشیان شارایە بەیەکەوە هاتن بۆ لای ماڵی ئێمەوە ئێوە کاتە هەر لە سابوونکەران مابوونەوە بەڵێ لە خەزازەکان بووی زۆر ڕاستە ئەمەش وێنەی کۆمەڵێک لە گەنجانی زانکۆی سلێمانی هەمووتان یەک ستایلی پانتۆڵ و یەک ستایلی ئەو وەختە مۆدێلی شارستۆن و خژی درێژ و لێرە خەنافسێک دەێشتەوە هەمووی مۆدێلی ئەوە بۆنی هەمومان عینەن جلمان لەبەرایە ئەوە برایمە و شارایە و من و ئارازی دکتۆر ئارازە و ئەوە حەمەعەلی هەمووی معروفەوەش هیوای عومەر خالیە مامۆستا حەمەعەلی فیزیا دیارە هەموو تا قسمی فیزیان ئەمانە هەمووی قسم فیزیای برایم برادەرمان بوو لە زەراعە ڕاست دەستەکانە خۆش بە ڕێز و خۆشەویستیمان بۆ ئەوانیش هەیە ئەمە شەروێنەی کۆمەڵێک لە هاوڕێنی زانکۆ 4-5 برادەرەت 24 ساعت بەیەکەوە بووین ئەوە من و شارا و دکتۆر ئاراز و ئەمەشیان کوڕی حەمەی مەمەنە سۆرانە بەڵێ مەڵێ کاک سۆرانی محەممەد مەمەد ئەمە کاتژمێر دەی سەر لە بەیانی لە هۆڵی یانەی زانکۆی سلێمانی ساڵی 21/77 ئەم وێنەیەتان گرتووە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانت ئەمە کۆمەڵی لە هاوڕێکانمان قسمێکیان کەرکک بوون ئەچوینە نادەکە دانیشین بە حساب سایی بکەین بەڵام زیاتر مناقەشەمانە کردەوەی سایی بە حساب ئەچین لەوێ ماوە ساییەکەین بەڵام زیاتر مناقەشە بوو تێوە لە عانی مناقەشە شتا ڕستممان گرتووە زۆر ڕاستە ئەمە شوێنەی یەکێکی تر لە تاقیگەکانە تاقیگەکانتان چاچەند پێشکەوتو بوون مامۆستا و ساڵانە لە زانکۆ باش بوو تقریبا هەموو شتێکی تیا بوو ئەوە من و برادریشی عەرەبە و ئەوەشیان کوڕێکی هەورامیە لەگەڵمانە بوو بە عەمەلی زیاتر شتەکانتان نەکرد یاسی بەڵێ بە عەمەلی هەروەڵا عەمەلیمان زۆر بوو وێنەی کۆمەڵێک لە هاوڕێکان هەر لە بەشی فیزیا بەڵێ ئەمە هەر جەماعەتی فیزیاین هەندەسەی کارە باشمان لەگەڵایە یەک دوانێک ئەمە لە نادیەکە دانیشتوین بەڵێ ڕاست مامۆستا تۆ ئەو ساڵانەی نهایەتی هەفتاکان با بڵێن کە لە زانکۆ بوویت شۆڕشی نوێ دەست پێکە بەڵێ ئەمە زۆر گرفت بۆ زانکۆ دروستەوێ بۆ کۆمەڵێک لە تەلەڤیزیۆن زانکۆ دروستەوێت لەو ساڵانە ینی ئەو ڕێکخراوانی حیزبی باس کە لە ناو زانکۆ بوون تا چەند مەسەلەن ئێوەیان بێزارە کرد لەو سەردەم مەجموعەیەک لەمانەی کە لەگەڵ ئێمە بوون خستمیانە ناومانەوە پرسیاریان لێ کردین لە وشە کوردیەکان بۆ ئەوەی فێری کوردی بن و لێمان تێبگەن ئێمەش لەمان لە بینی خۆمانە تقریبا 15-20 کەسێکە بووین کوردەکان ئیتیفاقمان کردبوو هەش پرسیارێکیان لێ کردین هەرێکی شتێکیان پێ بڵین لەبەرەوە 4 ساڵەکان لەگەڵمان تەواو کرد نەمایەش فێری کوردی بن بۆی ئەوان بۆ ئەوە نردویان ئیتیحادی بوون بۆ ئەوەی شتمان لێ دەربێن چونکە ئەو وەختە کاتی گەرمەی ڕێخستنوشتی وابوو ئەو وەختە بوو کە لە گەردەل و لایدە هەموو خەڵک بینیوێتی ئەو وەختە بوو ڕێخستن بوو ئەوان محارەبەی خەڵکیان زۆرە کرد بەخوا جارێکیان بیرم ویە بانگیان کردین احتیفالکەین بوو بە ئەیڕەقی بوو بە زم و ڕەزم و تاافکێشان و شاعر خوێندنەوەڵا ئەمن لە دەرەوە هاو لەسەر بەرزایەکەوە کامێرێکی ئەلم بابەتانی ئێوەیان پێ بوو ویستیان ڕستم بگرین شارای ڕەفیقم وتی وەرەبانەیەڵ ڕستم وتم چۆن تی تۆ من ڕاونێەوە خندەبێ وەڵام من ئەوم ڕاو نەخۆی یا بە کامێریا و کامێرە لە دەستی بەر بۆ کەوتە خوارە نەمایە ڕستمەکە بە تەواوی بگرن چکە ڕستمەکان بگرتایە هەچی لەو مزاهرەیەتیا بۆە تووشە بوون ئەژیران هەروەڵا ئەو بە زمانە ساڵە لە زانکۆی کە شەید فاتح
بەڵێ من چاوم لێ بوو کە فیشەکەی نابەخۆیەوە ئەرۆڵە بەداخۆ سردمێکی ناخۆش بۆ ساڵ زۆر ناخۆش بووە ئەرۆڵە ئێوە تەلەڤیزیۆن زانکۆ و ئەو هەموو هاتە دەرەوە هاواری کەوتی لاچێن فیشەجێکی نابەسەری خۆیەوە ئێمە لە پەنجەرەوە سەیرمانە کرد ئەرۆڵە خۆش ئەشی توانی دەرچێ ئەو ڕۆژە هەموو ڕۆژێ لە بەر دەرگاکەیە موسەلە حەوشتی وای لێ بوو بەس ئەو ڕۆژە هیچی لێ نەبوو تر نازانەر خوێن گرتە بووی چی فیشێکی نابەخۆیەوە ژنای توانی بوو ئەو تەقەی لە جەماعەتی اتحادیەکان کردبوو چکە وە هاراسانیان کردبوو ئێترەوەی زانی بوو هەمویانی کوشت بوو کەچی چیان نەکوژان برینار بوو بن بەس نەکوژران بەداخۆ لێوەی گیانە دەسەیە ڕۆحی شاد بێ وێنەیەکی خوێندکارانی زانکۆ دیارە لە سەیران بۆ ئاوی دووکە بەڵێ دەستەکان خۆش ئەمەش هەر وێنەیەکی و قۆناغی ماشەڵڵا وێنەکان زۆرن قۆناغەیە بەڵێ جەماعەتی هەندەسەمان لەگەڵایە و لەگەڵ جەماعەتی فیزیا برادەرەکان من هەمووانی کە ناوەمێنن ڕاست ئەم وێنەیەکی دیارە خوێندکارەکان بێکەون بەس چەپڵە لێ ئێن و نازانم ئەوە لە ئاهەنگێن لە ئاهەنگی یەکتر ناسین هەموو ساڵێگە کرا ئەمە ئاهەنگی یەکتر ناسینە هەموو تەلەبەکانی تایە زۆر ڕاستی هەموو قسمەکانە ئەوە زۆر ڕاست دەستەکانی خۆش بێ ئەمەش ئەوە کوێ بوو مامساق هەوڵەکە هۆڵەکە هەر هۆڵی زانکۆ ناو زانکۆیە ساژ هۆڵە هەر ماوە ڕاست زۆر زانستا دەرزی تیا خوێنێ لە جیاتی احتیفالات ئەو شەروێنەیەکی زانکۆیە ماشەڵڵا لە بەردەمی ڕئیس قسمە شێشان کارگوزارە لەگەڵمانە ئەوانش برادەرەکان من عەبدولسەلام ئەمەیان حەمەیە کەرکوچی بوو ئەوە دکتۆر ئارازە ئەوەی ئەحسانەوە شارایەوەش خۆم وێنەیەکی زۆر جوانە بەڕاستی ئەمەش وێنەیەکێک لە هۆڵەکانی خوێندنە دیارە جەنابچی تایە بەڵێ ئەوە لە ئانی ئیسراحەتە هەموو کوردەکان کۆبووینەوە ڕسمێکمان گرت تاکتاکەی عەرەبیشمان لەگەڵایە بە زۆربەی کوردەکان ئەوە نەبوون ڕاست زۆر نەبووین ئەوان زۆری نەبوون ئەمە وێنەیەکی قۆناغی زانکۆیە بەس دیارە لە ئوتێلێک یان لە شوێنێکی خۆشن نازانم ئەوە کوێ ئەمە وەختی خۆی بردیین بۆ حەبانیە بۆ بڵین دەرسی نمونەیی بۆ جامیعەکان بەڵام مامۆستا حەمید بردینی وتی ئێمە ئیجازەی 3 ڕۆژ وەرەگرین ڕۆژێگەچین هەموو جامیعەکان بە خێرایی تەواوەکەین ئەمە هەدەفەکەمان سیاحەتە ئەتامێ ئەمە بردینی بۆ حەبانیە هەمووش بۆ حەبانیە و بۆ تاقی چیسرا و بۆ ئەوانە هەمووی چوین ئەمە ناو حەبانیە جەوەکەتان زۆر زانستی خۆ لێ لە 1970 دیارەتۆ لە زانکۆ تەخەڕوجەکەی ئەمە وێنێکی تەخەڕوجی ئەو ساڵەیە ئەو ساڵەیە بەڵێ مامۆستا بۆچی هەنێکتانجلی کوردیتان لە بەرایە و هەنێکتانجلی وڵا ئەوەی کە کورد بوو ئیتیفاقمان کردبوو کە هەموو بەجلی کوردیەوە بین بەڵام یەکدوانێکیان نەیان بۆجلی کوردی ئەو وەختەوە کوێساژ نەبوو هەموو کەسێ جل هەرزان بێ هەموو کەسێ ئەوەی کە بەردەوام لە بەری نەکرد بێ نەیبوو نەیان بوویتە یەکدوانێکیان لە بەریانە نەبوو ئەوانیتر کە جلی کوردیان لە بەرانیە زۆر ڕاست ناڕاست خوارن ئەمەش هەر عینە شتە بەس هەر هینی دەرچوونە ڕۆژێکە تەخەڕوجتان کردو دیارە وێنەیەکی جوانە ئەم وێنەیەش وێنەی ئێوەیە بە عەبای ڕەش و بەجلی تەخەڕوجەکانەوە بەڵێ ئەمە گوڵبەهارمان لەگەڵایە ئەزهارمان لەگەڵایە لەگەڵ سۆرانی حەمەیە مەمەند لەگەڵ دکتۆر ئارازە لەگەڵ محەممەد هەولێری زۆر ڕاستە دەستەکان خۆش بێ ئەمە شەر وێنێکی تۆیە بەجلی ئەمەش لە ئەوەختە لە مەلعەبەکە تەخەڕوجیان بۆ ڕێگە خستین لە مەلعەبەکەی سلێمانی ئەمە لە مەلعەبەکەیە زۆر ڕاستە مامۆستا تۆ لە زانکۆ تەواوکەی لە 1970 بەڵام دیارە لەو سەردەمەوە بۆ پێشەوەی کە دابمەزری ئەبووی بە ئەسکەر باگیان کوردی بوو ئەمە وێنەیەکی توێ لەو ساڵانە لەگەڵ مامۆستا حەمە عەلی بەڵێ ئەمە لەگەڵ ئەوە کوێ عەلیە ئەمە بەغایە بەغا بەڵێ لە مامۆستا حەمالیش لەو سەردەمە لەگەڵ تۆ سەرباز بوو یەکەوە ئەسکەر بووینە دووپانەرەوەڵا سەرباز بووین ئەو ساڵانە ئەمەش وێنەیەکی دیارە ئەو قۆناغەیە کە ئەمەش باشوور بەڵێ لە بەغایە و هەر ئەو وەختی عەسکەریە زۆر ڕاستە لە دوای تەواوکردنی سەربازی جەنابەت یەکەم دامەزراننت لە خەلەکانە بێ کۆمەڵی وێنەی و ساڵانم لایە زۆر قوتابخانەت کردووە زۆر ئەزمونێکی دەوڵەمەندت هەیە ساڵانێکی زۆر لە خەلەکانی دواتر لە سلێمانی و دواتر وەکو سەرپەرشتیار ئەزمونێکی دەوڵەمەندت هەیە من پێم خۆشە ئەچینە دەرەوە کاسێکەکەین و سێری ئەو یادەوەریان و ئەو وێنانی ترەکەی خۆشەویستان لە دوای وچانێکی کورت لەگەڵ مامۆستا حەمە عادل بەردەوامە بین.
خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێ و لە بەرنامەی وێنەگرافی و لەگەڵ مامۆستا حەمە عادل بەردەوامین. مامۆستا دیارە جەنابەت لەوێ وەستاین لە 1970 لە زانکۆی سلێمانی تەواوەکەی، دواتر یەکەم لەکوێ تاعین بوویت؟ یەکەم تاعینت؟ یەکەم تاعین بوونم لە خەلەکان بوونم، تەوسەی خەلەکان. چەند ساڵ لەوێ مایتەوە؟ 5 ساڵ. 5 ساڵ لەوێ بوویت؟ بەڵێ. دیارە لە 1970 و دواتر 5 ساڵ لەوێ بینجا بەهۆی تێکچوونی خەلەکانەوە لەو ساڵانە پێما بێ لە هەشتاوانێت رەگەڕێتەوە بۆ سلێمانی. گەڕێنەوە بۆ سلێمانی، خەلەکان تێک درایتر مەجبور هاتینەوە بۆ سلێمانی. ڕاستە تۆ لە زانکۆ تەخەڕوجت کردووە تقریبا 5-6 ساڵێکیش لە خەلەکانی دوای گەڕێتەوە بۆ سلێمانی، بەڵام ژیانی هاوسەری پێک نێنەوە. لە 1990 ژیانی هاوسەری پێکێری. من خۆشە بێ کۆدانیشین لە شوێنێک سێری ئەو وێنانە بکەین بزانین چۆن هاوسەرگیریت کردووە و کۆمەڵێک وێنەی خێزانی پێ بێکەوە سێریان کرد. فەرموو. مامۆستا دیارە جەنابەت وەکو باسمان کرد لە سەرەتای ساڵی 90 یا پێما بێ هەر لە ساڵی 90 ژیانی هاوسەریت پێکهێناوە. من پێم خۆشە بزانم لەگەڵ چێ ژیانی هاوسەریت پێکهێناوە؟ لەگەڵ مامۆستایەک ناوی ئایشەیە، دراوسەی خزمێکمان بوو. یعنی هەر ئاوا ناسیت دراوسەی خزمێکتان؟ دراوسەی خزمێکمان. ئەی تۆ نەدوینی و پێشتر چۆن؟ وەڵاهی چکە یەک دوو مەحاولەم لەوە پێش کرد خۆم، ماڵەوە لەو تەنیان پێڵچین وتیان ئەبێ ژن بێنیت و تەمەنەوە ئابارە زۆرە ڕایتر دووسێ مەحاولەم کرد ئەوەی خۆم سەرکەوتو نەبوو بە ماڵەوە دم هێڵێ خۆ داهێشێک دۆزنەوە لایتر ئەوەیان بۆ دۆزیمەوە میش هەر لە ماڵەوە هێشتا نەچووم بۆ بینینی وتم تەواو بەدڵمە وتیان ئاخر نابێ بێ ئەو تۆش ئەویش تۆ ببینێ. تۆ بەدڵتەکیڵێەوە بەدڵێت وڵا کە چوین باش هەردوو لە دیار بۆ قەڵەمی قەدەر ئەوەی دیاری کردم. تەمە درێژ میخوای گەورە بۆ کتاب بێنە لەگەڵ عایشەخان. پێما بێ ژەر مامۆستای بەڵێ مامۆستا سەرەتاییە و زانستە. بەڵێ ینی سوودفەکەش هەروایە هەردووکتان هەر هەمان هینە. ئەمە وێنەیەکی تۆ عایشەخانە. بەڵێ ئەوە لەوە نیشانەکردن، کاتی نیشانەکردن و ئەڵخەیە. بەڵێ ئەمە ساڵی 90 مامۆستا؟ بەڵێ ساڵی 90. ئەمە ئەو کاتێکە بێکەوە دیارە چوون بۆ بەغدا. بەڵێ مانگی هەنگوینی ئەو ساڵە دەرەوەی سلێمانی بۆ شارێشکا چوی دێمە چوین بۆ بەغا. ئەمە ئوتێلی منسوور میلیایە. منسوور میلیە. بەڵێ دیارەتر بەغاش گەڕاون. ئەمە هەروهێنێکی ئەو کاتێ بێکەوە لەگەڵ عایشەخان لە بەڵێتر 5 ڕۆژەی لەوێ بووین، شوێنەکانی بەغامان بەسەر کردەوە چکە ئەو نەیبینی بوو وەلۆ من بە عەسکەری بینی بووم بەس ئەو شوێنانی نەبینی. ڕاست. مامۆستا لەم هاوسەرگیرە لەگەڵ عایشەخان چەند مناڵتان هەیە؟ ئێستا حالیان 3 مناڵمان هەیە. پێما بێکی کشتان یەکیان لە ڕەوەکەی ئەمریکای. ئەمە وێنەی عایشەخان و مناڵەکانە؟ بەڵێ ئەوە عایشێ و ئەوەش مناڵەکانە هەرسێکیان دەستەکانە خۆش. ئەمەش وێنەی ئیشێک لە کچەکانە گەورەکەمانە. پێما بێکیان زانکۆی تاو کردووە یان؟ بەڵێ ئەمە زانکۆی تاو کردووە، ئێستا لە ئەڵمانیایە لە ئەخوێنێت بۆ ماستەر. لە بەندرێژ من ئینشەڵڵا ئەمەش وێنەیەکی ئەو ساڵانەیە کە وێنەمان لەگەڵ بابە نوێ لەگرت. بەڵێ هەرۆڵا یارەموتان بێکەوە مۆدێلی ئەوە بوو کە لەگەڵ بابە نوێ ڕاستم بگریت. بەڵێ زۆر ڕاستە. دەستەکانە خۆش بێ. ئەمەش وێنەیەکی تری خێزانیە. ئەمەش لە دوکانین بەڵێ خۆم و ماڵەوە و مناڵەکانی لەگەڵ برازایەکمە. زۆر ڕاستە. وێنەیەکی سەیرانێکی خێزانی ئەم ساڵانەیە. ئەمە زۆربەی خوشک و خوشکەزا و برازا و هەمووی تایە. زۆر ڕاست. هەمویان لێرە مۆجودنەوەی برازامە تەپڵەیە. وێنەیەکی ئەمەش وێنەیەکی جەناوی دایکتە. ئەو دوانێت شێن لەگەڵێ. ئەمە دایکمەوە ئەوەش ماڵەوەی و ئەوەشیان خوشکە گەورەکەمە. ئەوە ڕسمی باوکشتم بەسەرەوە هەڵواسراوە کەریمی هەڵواچی. بەڵێ ڕۆحیان شاد بێ. ئەمەش هەر وێنەیەکی خێزانیە. ئەمەش بەڵێ لە کەرکووک گرتومانە، هەمومانین لە کەرکووک. بۆ دیدەنی چووی. وێنەیەکی جوانە بەڕاستی. ئەمەش وێنەیەکە دیارەمە ناوچەی ڕەواندز و ئەوانەیە. بەڵێ بەڵێ چوین بۆ ئەو خێزانیە. ئەوانە شێن لەگەڵ تەمامستا. ئەمە ئایزەدینی برامە، ئەوەشیان خۆمم، ئەوە عایشەیە، ئەوەش جەمەلێ خوشکمە، ئەوەی بەردەمیشمان باڵای کوڕمە. بەڵێ تەمە درێژ بن. وێنەیەکی کۆنەمە گەڕێکی ئاشتیە، گەڕێکی ئاشتی جاران.
ئەمە لە ئەسکەری هاتبەوە نەشم زانی بوو سیلاح هێنانەوە مەمنوع بە سیلاحەوە لە بەسڕاوە هاتبوومەوە سیلاح هەر بەشانمەوە بوویتەوە لە دوورەوە کە گەیشت بوومەوە ڕستمیان گرتو لە فریشباری بوو زۆر ڕاستە وێنێکی جوانی و کاتانی ئاشتیە کە هێشتا چۆڵە ئەمە وێنێکی تۆ ئەمە من و دایک لە وەختی گواستنەوەی ماڵەوەیە ئەم وێنەیەمان گرتووە زۆر ڕاست ئەمە ژوێنێکی خێزانین نووسراوە حوتی دەی 1972 بەبوونی گەڕانەوەی لە حەج لە حەجاتی بوو حاجی جەزای برام زوو چوو بۆ حەج خەڵکی شێبرد بۆ حەج ئیتر گەڕا بۆ ئێمە سەردانمان کرد لە ماڵی ئەوانە مەلەکانێسکان خانۆ کۆنەکەی خۆمان دوای ئێمە حەج جەزای برام چووە ناوی لەوێ ژیراوە ئەوانە برازامن ئەوە منم ئەوەش خوشکە زامە خوشکە زای سێ برازایمی تایە ساڵی 82 ئەمە وێنەی خانمێکە بەجلی کوردی و پێشمەرگایەتی جەمەلەی خوشکمەخوا ئەفریقا بەجلی کوردیەوە گرتوێتی بەحسابی پێشمەرگایەتی زۆر جوانەوە ڕسمە لەو ساڵە ناوە جلی پێشمەرگایەتی و ئەمە ژوێنەی دوو خانمن کوردیەوە دایکمە لەگەڵ خوشکە گەورەکەم حەبسە ئەوەش کچی ئەوەی کە دەستی خسۆدە دەمی ئەوەش ئەزەدێنی برامە لە دواوە ئەوەش خوشکە زامە لە دواوە ڕاست دارەمە خوشکی توێ بەڵام کچی ئەم دایکت نییە کچی نییە چکە تەمەنیان ئەم وێنەیەکی کۆنە مامۆستا ئەمە لە قەزازەکان قەزازەوە ئەم خانووی کەمەتی هەبوون وەختی خۆی خانووی تۆفی قەزاز بووە تۆفی قەزاز سلێمانی زۆربەی کە بەر بەردومان کەوتووە ئەم بە حکمی ناسراوەتی بردومیانان نەکردویتری ئەمە لەوانمان کڕێەوە لە عیلێ ئەوانمان کڕێەوە ئەوە جەمیلەی خوشکمە و دایکمە و خۆمم وێنەیەکی جوانە تەسەوڕێکی ئەو ساڵی چەمێ مامۆستا ئەمە لەوانەیە شەستەکان بێ ڕاست شوێنێکی دایکتە و چای لێنا و ئەمە دایکم و ئەزەدێنی برامە لە قەزازەکان ماڵێ قۆری پیاڵە و چاوشتیان لە بەردەمایە و بۆ بەڕی دەمان کڕی بۆ خانۆ گڵانی ئەو ساوا بوو نەدەوێت هەموو بەڕێزە داگیسین بڕاب کە ڕوومان کرد بە ژوورێکی کە و کەمێ لە هەواکەی هات بۆ ژوورەکە کە ئیدارە ناکرد خۆی فێنک بوو ڕاستە خانۆنە خۆی فێنک بوو ئەمە وێنێشی کاگازاتە بەڵام ستایلی خانۆکە بەلای منەوە جوانە شکڵی محاجرە و شێوازی دروستکردنی خانۆکانی ئازادی خوشکە زامە ئاواتی شەو پێشێڵێن ئازاد ستایلی خانۆکەی ئەو وەختەی ئێمە ئاوا بوو بۆ شێوەیە بوو زۆر ڕاست زۆر جوانە بەڕاستی خانوویەکی لەوانە بوو کە حەق بوو بهێڵڕایەتەوە بەڵام بەداخەوەاتیش بۆ دیار بەداخەوە باران وشتیوە تێکی یایتە تێکمانە ئەمە وێنێکیوێ لە گردی مامەیارەی ئەمە بەڵێ گۆڕی مامەیارەیە لە سەرگردی مامەیارە ئەمە خاڵۆزامە و دوو خاڵۆزان لەگەڵ ئەزدینی برام و خۆم لەوێ بە پیاسە چوین بۆ گردی مامەیارە پیان خۆش بوو ئەوان لە کەرکووکەوە هاتبوون بیبینن وێنێکی جوانە بەڕاستی ئەم وێنەی ئێوان لەسەر پردێک بەس ئەو پردە کوێ من نمبینی ئەو پردە کوێ جاران ئەو پردی قلیاسان کە ئێستا سیاری بەسەرڕۆ هەر پردێک بوو ئاوا بچیمەندۆ دروستکرا بوو تەنها بە پیادە توانی بەسەریا بڕۆی ئاربانە و پیادە و ئەس پشتی وای بەسەرا ڕۆی بەڵام بۆ سیارە نابوو ئەمە ئەو پردەیە ئەمە لەگەڵ خوشکە زاکان و خاڵۆ زاکان مالێ ڕاستمان دێتەوە وێنەیەکی جوانە دەستەکانە خۆش ئەم وێنایە وێنێکی مێژوویە دیارە لە ئەرشیفەکەی تۆ هەیە نووسراوە سەیرانی سەرچنار 3/5/1945 یارە وێنەکە زۆر کۆنە قەیسەری عوسمان پاشای سلێمانی بازرگانەکان و بەرگ دروەکان دیارە و گوزەرەی و قەیسەری هەمویان بێکۆچون بۆ کۆمەڵە کەسایەتی جوانی کەسایەتەکانی زووی بازاری عوسمان پاشا و پێشەوەی بسووتێنرێ پێشەوەی بسووتێ و تێک بدرێ ئیتر باوکشمیشێ بۆ لە بازرگانەکان لەگەڵ یانە بۆ لەم وێنەیە لە وێنەیە 1945 دیارە وێنەیەکی زۆر جوانی ئەو ساڵانەیە کە لە گوزەرەکانە هەموو ئاوا بێکۆچون بۆ سەیران پیر و گەنج هەموو بێکەوە ئەمە وێنەیەکی بەدەرکی سرایە دەرکی سرایە وەختە ساحی ڕاگررتنی سیارە بۆ ماوەیەک ئەمە ئەو تا سیارێکی زۆری تیا هەیە ئەو جوانە بەڕاستی ستایلێکی تری بەدەرکی ئێستا هەیە ئەو وەختتیانە بۆ ساحیشی پان بۆ ڕاست دەستەکانە خۆش وێنەی کۆمەڵی گەنجن بەس پێم خۆش بزانم ئەو شوێنە شوێ ستایلی ئەو خانوانە لە شوێ سلێمانی هەبوو قلیاسان ئەو وەختە ئاوا بوو هەمووی بە بەرد و قڕ دروستکرا بوو ئەمە قلیاسانە ئەوانە خاڵۆزامن و لەگەڵ خوشکە زاکانم دوانیان خاڵۆزام و دوایان خوێنێکی جوانە بەڕاستی هەڵستایلی شوێنەکە وێنێکی کۆنە دەستەکانی خۆش بە مامۆستا دیارە وێنەکان زۆرم پێم خۆشە بچینە سەر ئەزمموی مامۆستایەتی و ئەو خزمەتی کە لە بواری پەروەردە کردوتە ئەچین بۆ قوتابخانەی کاوا بێکەوە ئەو قوتابخانەی کە تۆ 20 ساڵ لەوێ خزمەتت کردووە لەوێ سێری ئەو وێنە و ئەو یادەوەریانی تۆکەی فەرموو
مامۆستا حەمادیدار ئێستا ئێمە لە یەکێک لە تاقیگەکانی ناوەندی کاوەی کوڕانی ناوەندی کاوە بۆ تۆ ینی بەشێکە لە مێژووی چۆ لە بواری پەروەردە فێرکردن پێما بێ زیاتر لە 20 ساڵ تۆ لەم قوتابخانەیە بووی لە ساڵی 1990 تا ساڵی 2010 ئەوە 14 ساڵە تقریباً لێرە دووری هەستە چی بوو جارێکتر گەڕایتەوە بۆ تاقیگەی دەرستیاوتەوە بۆ خوێندنگەی ساڵانێکی زۆر دەیانجی لە تیا پەروەردە کردو لەگەڵ پێێنێتە ئەم دیوی قوتابخانەکەەوە بڕوا بکە لە یەکەم لە حەزە کاریتە ئێرە بیر دەکەێتەوە هەتا ئەو ڕۆژەی کە بەجێوێشتەوە یعنی وەکو فلیمێک بە خێرایی شتەکان بەبەردەم تا ڕوا زۆر ڕاستە دیارە تۆ خوێندکار زۆر بووە لە قوتابخانەیە جیلێکی زۆر لێ ئێستا هەمیان ژمارە زۆرترین ژماری خوێندکار کە دەرچوو بێ لە پۆلیسیان لەم کاوێ بۆ ڕاست جا خوێندکاری ێرەژە چونە ئامادەی هەڵکەوت یعنی ئێرە دایمەوەکو بناغەیەوا بۆ هەڵکەوت ئێمە بناغەکەمان بۆ قایمە کرد و تەسلیمی هەڵکەوتمانە ڕاست زۆر لەو کەساتیانەی کە ئێستا دکتۆر و مهندیس و خەڵکی گەورە گەورە لەو ساڵانە لێرە خوێندویانە کۆمەڵێک دیارە تۆ لە سەرەتای دامەزراندنتەوە لە خەلەکاندا ئامەزرای من کۆمەڵێک وێنەی سەرەتای خزمەتی مامۆستایەتی تۆم لەلایە ئەو ساڵانەی کە لە خەلەکان بووی لە باڵێن لە سەرەتای هەشتاکان ئەمە وێنەیەکی ئەو ساڵانەیە کە مامۆستاوی لە خەلەکان بەڵێ ئەمە خۆم و تەلار و سەیران و مامۆستا عومەر و مامۆستا عەتا و مامۆستا حسێنی حەمەلاو ئەمانە مامۆستا بووین لە ئەو وەختە دواناوەندیش بوو دواناوەندی مەکتەبەکە تێکەڵ بوو مامۆستا لە خەلەکان و ساڵانە کوڕان و کچان تێکەڵ منتیقەکە بچووک بوو وەکو خوشک و براوە بوون لەگەڵەکە مشکلەمان نەبوو زۆر ڕاستە ئەمە وێنەیەکی هەرو ساڵانەی دیارە ئێوە لەگەڵ کۆمەڵێک لە خوێندکارەکان بەڵێ ئەمە خوێندکارەکانی پۆلی چوارمانە من و مامۆستا عومەر و سشەوە بۆ لەگەڵیان ناوەستاوین عەدەدیان کەم بوو پۆلەکان چەند ساڵ لە خەلەکان مایتەوە مامۆستا 5 ساڵ لە خەلەکان مایتەوە پێما ئەمە لێرە قسە بۆ خوێندکارەکانێکی مناسبەیە ئەمە لێرە مناسبەیەکی نەورۆز بوو بێتر ئێمە هەر بە مناسبەتەکەمان بۆ تەلەبەکان کردەوە بەڵام هەچی خەڵکی خەلەکان بوو هەمووی هاتەوە شانۆگەری بوو گۆرانی بوو مۆسیقا بوو شێعر بوو زۆر مامۆستا تۆ لەو کە لە خەلەکان بووی بە بەڕێوەبەری قوتابخانەکە بەڵێ هەر یەک ساڵ لێ مامۆستا بوو ساڵی دووەم بەڕێوەبەرەکە ڕۆی ئیدارەکان تەسلیم دیارە قسەت بۆ تەلەبەکان کردو خۆ دڵی خەڵکی گوندەکە شەمە هاتوون و ساڵانیانی مامۆستا لەناو گوندەکان ڕێنیشاندەرێکی زۆر باش و بۆ گوندنشین هەر مامۆستان نەبووی بەڕێز ینی ڕێنوێنیکەری کۆمەڵایەتیش بووی زۆر ڕاست هەرۆڵە وێنەیەکی تری ئەو ساڵانەیە کە هەر لەوێ بوویت ئەمەش سد کە زوومە و منم و مامۆستا عەبدولقادرە و مامۆستا ئەنوەرە و سسروەیە دیارە خوێندکارتان زۆر و مامۆستا و مامۆستاش کەمە تۆ باسیەوەت کرد کە جاری وا بووە ینی 300 تۆ یان زیاتریش هیچ کاتێ لە 50 حەسە کەمترم نەبووە جاری وا هەبووە لە دوو دەوامە 72 حەسەمان هەبووە لەبەر نەبوونی میلاک ئەو وەختی شەڕی ئێران عێراقەوە نەبوو مامۆستای میلاک زۆر کەم بووی تر ئێمەش مەجبور ژمارەیەکی زۆر دەرسمان وەرەگرت تۆ خۆت پسپۆڕیت فیزیانە بەڵام ینی مەجبور بێ و ساڵانە وانەی تر بڵێت ئینگلیزی مەوتەوە کوردی مەوتەوە بیرکاریش مەوتەوە تەلەبەکان بەڕاستی بۆ خۆناغی ئامادەی قورسەوە ئەمەش هەر وێنەیەکی تری ئەمەشە تەلەبەکانێکی زانستیمانە من و مامۆستا عومەر لەگەڵیان ناوەستاین لە سەپلیکانەکان ڕسمیان گرتووە بڵێ دەستەکان خۆش دیارە جگە لە جدیات و لەوانە خوێندن و لۆی کە بەڕێوەبەر بووی ینی زۆرە بینیم لەگەڵ تەلەبەکان تا زۆر تێکەڵ بووی ینی لە سەیران و لە گەشت و لەوانە هەمەیەکێکە لە وێنانێکە بەیەکەوە چوونەتە دەرەوە جەنابەت بەڵێ زەڕوەگەت پێ و زەڕیان بۆ لێ ئەمە هەر بڵین لەو شانۆگەریە پێویستی بەوە کرد کە یەشێک ئەوانیش تەلەبەکان کەسیان نازانین گۆرتم با ببێنە تەپڵەکە منە دەست خۆم ئیتر لە زۆر سەیران وشتی واشە من ئەتیادیە ڕێمەوەیە جەوی خەڵکەکە خۆش بێ و بە تەشید دەستەکانە خۆش بە دوای ساڵانێک لە خەلەکان وەکو باسمان کرد خەلەکان تێگەچی و جەنابە دەگەڕێتەوە بۆ سلێمانی لێرە شتە ناوەندی گۆیژە ئەمە یەکێکە لە وێنانەی کە ئەو ساڵانە تۆ لێرە لە ناوەندی گۆیژە بوویت بەڵێ ئەمەش مەجموعەیە تەلەبە و یەک دوو مامۆستای خۆشمان لەگەڵما لە ساڵۆنی مەکتەبی گۆیژە یارەمە پێش ساڵی نەوەیە مامۆستاوایە ئەمە 89 ئەو ساڵانە لەکوێ بوو ناوەندی گۆیژە لە چی بینایە بوو
پشتی دارالطەلەبە پشتی دارالتەڵەبە پشتی گۆیژەی ئێستامەی کە ئێستام تەوسەی گۆیژێ ڕاست دەستەکانە خۆش بە دواتریش دیارە ئەزممەنی مامۆسایەتی تۆ کۆمەڵە قوتابخانەت کردووە پێشەوەی بیتە کاوە ئەمە قوتابخانەی خەڵاتە ئەو ساڵانە کە لەوێ ئەمەش قوتابخانەی خەڵاتە ساڵێکیش لێ بووم ساڵێ لە گۆیژە بووم ساڵێکیش لە خەڵات بووم ئەمەش مامۆسایانی خەڵاتن بێکەوە لە ساحەی مەکتەبەکە ڕسممان گرتووە دەستەکان خۆش بێت لە دوای ئەوە پێما بێ لە 1990 ئیتر دێتە ئەم قوتابخانەی ئەم خوێندنگەیەکە ئیتر تۆ هەتا خانەنشینیش هەتا ئەبی بە سەرپەرشتیار ببوورە هەر لێرە ئەمێنیتەوە تقریباً 20 ساڵ خزمەت لەم قوتابخانەیە زۆر جیلت بین و بەڵاستی تەمەنێکە هەندێک لە وێنەکانم لەلایە هی ئێرەیە دیارەمە کۆمەڵێک مامۆستای خۆشەویستی ئەم خوێندنگەیەن پێم خۆش خۆت بۆم باسکەم ستافی میلاکە ئەمە مامۆستا عەتایە و مامۆستا عەبدولخالقە و مامۆستا عومەری عەرەبیە و مامۆستا هیوای کوردیە و مامۆستا نەوزادە و مامۆستا ئەحمە و مامۆستا حەسەنە و من و ئیتر ئاوا ستافێکی جوان و بەهێزی و ساڵانی ئێرەیە بەڕاستەوەی نەوەدەکانە بەڕاستی ئەم مەکتەبە لەسەر دەستی ئەم مەجموعە مامۆستایە ئەستایەوە ژنا پێش ئەوە مەکتەبێکی بەناوبانگ نەبوو بەس لە دوای ئەوەی مامۆستا عەبدولخالق بەڕێوەبەر و مامۆستا عەبدولخالق بوو بە بەڕێوەبەری ئێرە پێش ئەوە بەهمەن بوو کە مامۆستا عەبدولخالق بوو بە بەڕێوەبەری ئێرەی تر مەکتەبەکەی ئەستانەوە قسێ سەر سکەیەکی تر تا دوو بەڕێوەبەریش دوای ئەوە هەر لەسەر ئەو سکەیە ڕۆشت ڕاستەمەش مامۆستا شێخ عەتای تایە کۆمەڵێک مامۆستای ئازیزی تر و جەنابەت بەڵێ ئەمەش هەر مامۆستایانی کاون حەفلەیەکمان هەبوو لە قاعەکەی تر دوای حەفلەکە ئەم ڕسمانەمان مامۆستا شێخ عەتا ساڵانێک بوو بە بەڕێوەبەری ئامادەی هەڵکەوت بەڵێ ماوەیەک لای ئێمە بوو دوایی گواسرایەوە بۆ هەڵکەوت و لێ بوو بە بەڕێوەبەر زۆر ڕاست ئەمە ژوێنێکی قوتابیەکانە هەر لە حەوشەیە خوێندنگەی ژیراوە ئەمە قوتابیەکان لەم حەوشەیە ژیراوە بەڵێ مامۆستا مەجید خوافریکا لەگەڵ من و مامۆستا عەبدولخالق لەمسەر و لەسەر وەستاوی مامۆستا دیارە تۆ ساڵانێکی زۆر مامۆستاوی لە هەشتاکان مامۆستاوی لە نەوەدەکان و دواتری ینی هەردوو سیستەمەکەت بینیوە سیستەمی کۆن و سیستەمی نوێیانی لەو سەردەما ئێوە زیاتر زەفتی تەلەبەتان بە چیە کرد لە ماڵەوە بە تونند و تیژی ڕاهێنرا بوون بۆیە لێرەش تەواوکەری ئیشەکەی ماڵەوە وایە بە تونند و تیژی نەبووایە ناڕۆیشتن بەس ئێستا جیاوازە ئێستا لە ماڵەوە دەست بە سەریانایەن و پاری دنیایان خۆتە بەردەستیان ئیتر ناگرێت تۆش تونند و تیژی لەگەڵا بەکاربێن تۆ کار سیستەمیان بێت لە مامۆستا ئەوەی جاران کە دایگەهاتنەوە مەکتەبە و گۆشتی بۆ تۆ گۆشتی بۆ تۆ ئێسقانی بۆ ئەوە تۆ سیستەمەت بەد بۆ یاوەی کە ئێستا هەیە وەڵای خۆی ئەگەر ڕاستەوێ ئەمە ئێستا باشترە ئەمە ئێستا باشترە بەڵام ئەمەی ئێستاش ئەبێ وا بێ نەشیش سووتێ و نەکەباب نەک بە تەواویژی هەمالیانکەی ئەبێ ئێستا بیان خەیتە جوڵە ئێستا خولەکەیە بۆ مامۆستایان و بۆ سەرپەرشتیاران و بۆ بەڕێوەبەرەکانەکرێتەوە کابێت تەلەبە خۆی لە پۆلا ینی دەستەوسان نەبێ خۆی هەستێ بە ئیشەکە بۆی سبێنە چوە مامۆستا سەنتەر نەبێت لە پۆلا مامۆستا قسەکەری سەرەکی نەبێ ئەبێ ئەو شێوازە واز لێبێنەوە بەداخەوە مەجموعەیە دەقیان هەر بۆەوە بەستووە ینی ناتوان بیگۆڕ ئەمە وێنەی کۆمەڵێکی تر لە ستافی مامۆستایانی کاوە هەمومانین هەردوو داوامەکە ژمارەی زۆر پۆلمان هەبوو لەبەرەوە ژمارەی مامۆستاکەمان ماشەڵڵایان لێبێ زۆر خەرەواڵق خەمەکتیبێکی خەرەواڵق بۆ دیارە لە سەنتەری شار بوو لێرە لە چیمەریک ئەمە وێنەی کۆمەڵێکی تر لە قوتابیەکانە ئەمە بەڵێ کۆنترە مامۆستا هیوای تایە مامۆستا سەباحی تایە مامۆستا عەبدولخالقی تایە و مامۆستا هیوای کوردیش تایە و لەگەڵ منە ئەمەش تەلەبەکانمان ڕسمان ئەمەش ستافی هەر ئێرەیە لەناو دیارەکاتی بەفرباری مامۆستا سەلاحی تایە پێ باوی مامۆستاش ساڵانێک بەڕێوەبەر بوو مامۆستا سەلاح دوای مامۆستا مەجید کە ئەمری خوای کرد مامۆستا سەلاح ئیدارەی ئێرەی گرتە دەست ئەو مامۆستا هیوای تایە مەجموعەیە مامۆستای ئەوانی کە لەوە پێش باسمان کرد لەناو موێنێشا هەن لە وەختی بەفربارینە لە سەحاکەی ئاژیراوە دەستەکانە خۆش بێ مەش جەوێکی خۆش لەگەڵ خوێندکارەکانن بێکەوە لە سیران تۆ لە ناوەڕاستە گۆرانیان بۆڵێ ساڵانە تەلەبەکانمانە برد بۆ سەرسیر و ئەوانەی تر مامۆستا عومەر دەنگی خۆش بوو مامۆستا عومەری عەرەبی گۆرانی بۆ وتنیتر من جاری وا بوو تەپڵم بۆ لایە تەلەبەیەکە تەپڵی بزانی هەیە تەپڵیان لایەتر جەوێکی خۆشمان بۆ تەلەبەکان دروست کرد و بەجددیەوە وەکو هەناسەدانێوا بوو بۆ تەلەبە بۆ ئەوەی هەر خوێندن نابێ ئەمە شەرمێنی تری تۆ خوێندکارەکان چن بێکەوە لە سەیرانە بەڵێ ئەمە چوین بۆ
منطقەی ڕانێ و ئەو منطقەیە بوو سەر و چاو ڕانێ و ئەوانە ئێتر لەوێ ئەم دیارە ئەو ڕسومات یەکێک لە خوێندکارەکان ئەوەی کە لەسەر بەردەکە وەست دانیشتووە لای چەپەوە ئەو کاگارامە دیارە جوڵە جوڵی زۆرە دیارە ئێستا ئەو کامێرەمان وێنەگری ئەم بەرنامەی ئێمە ساغ بێ مهمەیە خۆشەویستیمان بووی ڕەنجەکەی بە قەسار نەچووە لێرە ئەو جوڵەی کردو بە جوڵەی کامێرە دەستەکانە خۆش دیارە کاگەرەمیشێکە لە وێنەگرە زۆر باشەکانی کورسات ئێستا کوڕێکی زۆر لەسەر خۆ هێ منە ئەوە ناسراوە بەس نازام لەوێ کات بۆچی چوو دیارەوە جوڵی دەستەکانی خۆش بێ مامۆستا ئەمە وێنەیەکی جەنابتە هەر لە ئەزمموی مامۆستایی بەڵێ کوێ ئەمە مەکتەبی حەمرینە لەو کاتەیە کە من لە کاوە بووم جارجار لە مەکتەبەکانی کە پێویستیان بە مامۆستای فیزیا بوو وەکووانە بێژە چوم لێ ئەوەی کەمی مامۆستاوە محازرتە بەڵێ بەڵێ بڵێ دەستەکان خۆشەمە شەر وێنەیەکی ترە جارە لە قوتابخانەیەکی تر وانە بێژ بوویت بەڵێ ئەمەش هەر حەمرینە هەر حەمرینە ئەمەش یەک دوو ساڵێک بۆ ئەوانیش دەستم ساڵانێکیش لە ئامادەی شەی جەماڵ تاهیر بووی پێم وابێ دەوێت شوانە دوو تۆمە وێنەیەشی تو با بڵین کۆمەڵێک لە مامۆستایان یا ستافی ئەو کاتەی ئامادەی شەی جەماڵ تاهیرەوە بردمان بۆ خوێندکارەکان بەڵێ بۆ کونەماسی ئەو ناو ئاوەکەی کونەماسی و ئەو دەوروبەرێ لەگەڵ تەلەبەکانە چون بۆ ئەوێ دیارە ئەمەش هەر ئەو ستافی ئەو ساڵانەیە مامۆستا ئاسۆسی کۆمەڵایەتی تایە جەناب لەوێ ماوە بەڵێ ئینەکانی مۆکەبەیە پردەکەی مۆکەبەیە ئەمە جەنابتی لەگەڵ کۆمەڵێک لە سەرپەرشتیارانی پەروەردەی ڕۆژهەڵات پێما بێ کۆمەڵی سەرپەرشتیارانی هەردوو پەروەردەی ڕۆژهەڵات و ڕۆژەوە ئەمە خولی ڕاهێنان بوو لە خولەکە بەشدار بووین خولی زمانی ئینگلیزی لەوەیە بەشدار بووین تە هەردوو لایتیایە ڕۆژهەڵاتیشی تایە ڕۆژاواشی تایە بەڵێ زیاتر مامۆستا لەسەر قوتابخانەکانی ناوشار سەرپەرشتیار بوویان لە دەرەوەش وڵا ئێمە لە بیدایەتەوە بۆ هەموو شوێنێگە چوین یانی لێرە بۆ قەراغە ڕۆیشتین بۆ عربەت و ئەوانە ئاڕۆیشتین تر بەس دوایی شوێنەکان تەحدید کرا تقریبا زیاتر ئێرە و عربەتمان بۆ مایەوە خەتی قەراقمان لەسەر ڕۆژهەڵات بوون ئەمە ژوێنەیەکی تری کۆمەڵێک لە سەرپەرشتیارانە دیارە بەڵێ ئەمە مەجموعە سەرپەرشتیار و مەجموعە مامۆستا و بەڕێوەبەری قوتابخانە کە خولیان بینیوە لەم شێوازی نوێی وانەوتنەوە و بنیاتنانی تواناکان ئەمانە لە خولەکە بەسەرکەوتوی دەرچوون و شەهادەکانیان بەدەستەوەی ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو قۆناغەیە کە جەناب سەرپەرشتیاری زانست بووی بەڵێ ئەمە خولێکمان هەبوو ئەمەش زۆربەی ئەم ڕسمانە خولن چکەم فترەی سەرپەرشتیکردن زۆربەی خول بوو خول بوو یاوانەی نمونەی ئەمەش کۆمەڵێک مامۆستا و پەروەردەکاری خۆشەویستی سلێمانی مامۆستا سەرکۆ جەنابتی مامۆستا سیروانەوەی کە من بیان ناسمیانی مامۆستا عومەری خۆشەویست مامۆستا پەیڕە و هەموو مامۆستا عەزیزانی تر ساڵانێک خزمەتیان کرد دیارە ئێستا کۆمەڵێکیان خانەبینینی خولی بنیادنانی تواناکانە کە زۆر وەزارەت جەختی لێکەنەوە و بەرنامێکی زۆر چاکیشە کە بنیادناوە لەسەر خەوبینین ڕوئیا دیت بۆ پاشە ڕۆژ یعنی بزانین چۆن دیت بۆ پاشە ڕۆژ قوتابخانەیە دانی چەند مامۆستا ئەو سیستەمە تازە لێرە سەری گرد و سەرکەوتوو بوو سیستەمەکە خۆی سەرکەوتووە لە زۆر وڵات تاقیکراوە بەس لێرە لەگەڵ واقعی ئێمە چۆن لەگەڵ واقعی ئێمەش گونجێنراوە بەڵام زەمینەکەی تا ئێستا دەمێ کۆرۆنایە مەکتەب نییە دەمێ ئەم بایکۆت و شتانە هەیە ئەوانە زۆری لە پرۆسەکەیەوە ئیشەکەی خاو کردوێتەوە بەتەشی دوایە دەستەکانە خۆش بێ مامۆستاجیان وێنەکان زۆرن دیارە ئێمە ئەمڕۆمانومان کردی زۆر خۆشحاڵ بووین من خۆشحاڵ هەمیشە تەندروستبی نەشتان ساغ ئەو خزمەتی کە جەنابەت کردوتە لە بواری پەروەردە و فێرکردن جێگەی شانازی بۆ ئێمە بۆ هەموو لایەک دەستەکانە خۆش بێ و هەمیشە گەشتاوە زۆر سپاس خۆشەویستان بەم شێوە هاتینە کۆتایی ئەم بەرنامەی وێنەگرافی تا بەرنامەی داهاتوو کاتێکی ئارام بۆ هەموو لایەکتان